ژنانی هەرێمی کوردستان 25 نۆڤەمبەر ڕۆژی جیهانی توندوتیژی دژی ژنانیان کردە دەرفەتێک بۆ گەیاندنی داواکاریەکانیان و خستنە ڕێ و پێشێلکاریانەی کە بەرامبەریان دەکرێت لە ڕێگەی چەند چالاکیەکەوە ژنانی کوردستان دەنگی نیگەرانیان بەرز کردەوە و داوایان کرد سنوورێک لە بەردەم ئەو توندوتیژیانەدا دابنرێت کە بەرامبەریان دەکرێت. ژنی کورد بە درێژایی خەبات و تێکۆشانی تەنها خەباتی بۆ پاراستنی و نەکردو لە توندوتیژی بەڵکو خەباتەکە بۆ بەشداریەک و شەراکەتێکی ڕاستەقینە لە پرۆسەی سیاسی و لە کایە کۆمەڵایەتی و ئابوورەکان هەموو ئەم ئەمانە لە ئاستی خواست و داواکاریەکان و قوربانیەکانی ژنی کوردانیە لە چاو هەموو ئەو قوربانیانە لە چاو هەموو ئەو ماندووبوونانەی کە ژنان بەخشیویانە بنەتەوە بە خاک هێشتا وەکو پێویست پیاوە نەیانتوانیوە خۆیان داماڵێنن لەو بەرگە کۆنانە. هەرچەندە ڕێکخراوەکانی تایبەت با داکۆکیکردن لە مافی ژنان و ناوەندە حکومەکان لاوڵی کەمکردنەوەی توندوتیژەکاندان بەڵام هێشتا ئامارەکانی توندوتیژی لە ئاستێکی بەرزدان. ئەوەی ئێمە بەدی دەکرێن مەسلەی ژنانە کە توندوتیژی بەرامبەریان دەکرێت دیارە هۆکارەکە ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی کەمی بەشداری ژنان لە پرۆسەی سیاسیدا ئەمە هۆکارێکی ئەساسیە کە ژنان نەیانتوانیوە پێگەی خۆیان بەهێز بکەن لە ناوەندی بڕارداندا بۆ ئەوەی بتوانن سەرجەم ئەو یاسانەی بۆ بەرژەوەندی ژنانە کاری جدی لەسەر بکەن. لە هەرێمی کوردستان سەدان ڕێکخراو و ناوەندی تایبەت با داکۆکیکردن لە مافی ژنان هەیە بەڵام لەگەڵەوەشدا هێشتا بەرەو پێشچوونەکان لاپرسی ژناندا لە ئاستێکی پێویستدا نییە. لە سنووری پارێزگای سلێمانی 1923 حاڵەتی توندوتیژی جۆراوجۆر لە سلێمانی و قەزانەحەکانی دەوروبەری سلێمانی تۆمار کراوە. ئامارەکانی هێشتا بە بەراورد بۆ بارودۆخەی کە ئێستا لە ئارادایە جێگەی مەترسی نییە لەبەرەوەی وەگوتم بارودۆخەکە زۆر لەوە خراپترەکە دەیبینین بەڵام بە شێوەیەکی گشتی لەو 1923 حاڵەتە 10 حاڵەتی کوشتنە و 20 حاڵەتی توندوتیژی سێکسیە و 18 حاڵەتی خۆکوشتنمان تۆمار کردووە. هەفتەی ڕابردوو لە ناحەی شوانی سەر بە پارێزگای کەرکووک کچێکی 4 ساڵ پاش ئەشکەنجەدانی لەلایەن باوکیەوە گیانی لەدەستدا لەگەڵ بەردەوامی و توندوتیژیانەشدا ژنانی هەرێمی کوردستان بۆ گەیاندنی دەنگیان بە ناوەندە ژیانی و ناوخۆیەکان 16 ڕۆژیان دەستنیشان کردووە و دەیانەوێت لەو ماوەیەدا بە هەموو لایەکی ڕابگێنن بەردەوامیدان بە توندوتیژەکان کۆمەڵگە بەرەو لێواری لێکترازان و داڕمان دەبات و لەگەڵەوەشدا دەیانەنگا و پرسی ژنان دەباتە دواوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.